یەکی نیسانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بە پارێزگای کەرکووکیشەوە بەڕێوە دەچێت. ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسایەکی نوێی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە پەسەند کردووە کاوی سیستم و شێوازی ساندلیگۆی 1.9ە. سیستمەکە یەکەم جارە لە عێراق بەو ڕێژەیە جێبەجێ دەکرێت. ئەمەش بۆ چوونی جیاوازی لە نێوان لایەنە سیاسیەکاندا دروست کردووە و بەشێک بە سیستمێکی پێشکەوتوو دیموکراسی دەزانن و بەشێکی تریش دەڵێن زیان بە کورد دەگەێنێت. پێشەوەی قسەمان لەسەر ئەنجامدانی هەڵبژاردنەکە بێت بێ قسەمان لەسەرەوەی کە بارودۆخی ناو کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆی بتوانین کە بڵین هەڵبژاردنێک ئەنجام ئەدرێت کە تعبیرێکی واقعی لە خواستی بڵین لە دەنگی دەنگدەران بکات و گرنگی ئەم هەڵبژاردنە بە تایبەتی لە پارێزگای کەرکووک لەوەدایە کە ئێمە لە 2005 بەدواوەکو ئاماژە و پێیا هەڵبژاردن ئەنجام نەدراوە لەبەرەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین کە بڵین لەوێ نوێنەرەکان تعبیرێکی واقعی لە ئیرادە و خواستی هاوڵاتیانی کەرکووکەکەن هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت و گرنگیەکی زۆر تایبەتی هەیە. لەلایەکی تریشەوە ئێمە بۆ چەسپاندنی پایەکانی دیموکراسی لەو پارێزگایە بە تایبەتی لە سەرجەم پارێزگاکانی عێراقا ئەم هەڵبژاردنە گرنگیەکی زۆر زیاتری هەیە وەک لەوەی لە هەڵبژاردنەکان بە بڵێن لە پارێزگاکانی تر. لەسەر سیستەمی ساندلیگۆ سیستەمی ساندلیگۆی هەموارکراوی 1.9 لەم هەڵبژاردنەیە وەکو یاسایەک دیاریکراوە بۆ هەڵبژاردنەکان و ئەمە ئەشێدێمە وەکو کورد و لە چەند پارێزگای با بڵێن لە پارێزگای کەرکووک ئیسفادەیەکی لێ بکەین بەڵام لە هەمان کاتە لە چەند پارێزگایەکی تری وەکو واسەد یا سەلاحەدین ئەمە بڵێن زەرێک بات لە دەنگی کورد وەکوونەتەوە. لە ساڵی 2005ەوە بە هۆکاری جیا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک نەکراوە. دوای تێپەڕبوونی 15 ساڵ بڕیار هاوشێوەی پارێزگاکانی تری عێراق هەڵبژاردن لە کەرکووک بەڕێوە بچێت. هەڵبژاردنەکە هاوکاتە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە ناوچە دابڕێنراوەکان لە دوای ڕفراندۆم پێدا تێپەڕ دەبێت. لە بەر کۆمەڵێک هۆکار هەڵبژاردنەکە بۆ پارێزگای کەرکووک چارەنووسازە و کارگێڕی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت ئەگەر لایەنە کوردەکان لیستی هاوبەش لە ناوچە دابڕێنراوەکان پێکنێنن سیستمی ساندلیگۆ زیانی بۆ کورد دەبێت. ئەوەی کە دڵین لە بەگەزەونەتەوەی کوردانیە لەبەر یەک خاڵە تا ئێستا لیستە کوردیەکان بڕیاری هاوپەیمانێتیان نەداوە و پێشبینیش دەکرێت لیستەکانی تورکمان و عەرەب بە یەک لیست دابەزن ئەمەش دەنگەکەیان کۆ دەبێتەوە بەڵام دەنگی کورد پەرتەوازە دەبێت. ئەگە بێت و لیستێکی کوردی دەنگەکەی نەگاتە ڕێژەی کورسیەک ئەو دەنگانی بەفیڕۆ دەڕوات. جێبەجێکردنی سیستمی ساندلیگۆ وەک دەوترێت لەو ناوچانەی کە کورد پێگەیەکی بەهێزیەیە و ژمارەی دانیشتوانەکەی زۆرە لە بەرژەوەندی کوردایە بەڵام بە پێچەوانەوە لەو ناوچانەی کە ژمارەی دانیشتوانی کورد کەمن زیان بە کورد دەگەێنێت چونکە دەنگی کەمینە دەچێت بۆ لیستە گەورەکان. 1.9 بەڕاستی ڕێگریەکی تەواوە لەو حیزبانەی کە لە دەوری یەک کورسیە سۆڕێنەوانێ بۆیە ئەمە ناچاری حیزبەکانەکە بەوەی کە ئەبێتە حەلوفاتی گەورە دروست بێت چونکە 1.9 حیزبانە ناتوانن کە لە دەوری یەک کورسیا سۆڕێنەوانێ بتوانن بچنە ناو پەرلەمانوانێ بۆیە ئەمە ئەم 1.9 بە تەواوەتی لە خزمەت حیزبە گەورەکانایە و بە تەواوەتی دژ بە بەرژەوەندی حیزبە بچووکەکانە. سوودەکەی ئەوەیە کە ئیترە بێ هەموو ئەو هێزە کوردیانی کە هەن وەک پێکاتەیەک ئەبێ هاوپەیمانێتی بکەن ئەگەر نا ژمارەیەکی زۆر لە دەنگەکانە فەوتێ و ئەکەوێتە خزمەتی مەکەونات و پێکاتەکانی تر. شێوازی ساندلیگۆ لە ڕووی مێژوویەوە بۆ یەکەمین جار لە هەڵبژاردنەکانی ساڵ 1950 نەرویج و سویددا بەکارهاتوو بۆ یەکەمین جاریش لە هەڵبژاردننی 20 نیسانی ساڵی 2012 ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا تاقیکرایەوە بەڵام با ڕێژەی کەمتر لە 1.9 لە هەڵبژاردنەدا 1.9 پەسەند کراوە و دەبێتە بنەمای دابەشکردنی کورسی لیست و قەوارە سیاسیەکان. مەریوان ئەمڵا، کورسات نیوز، سلێمانی.